سەبلە لەکوێ بێ نازانم ڕۆڵە بیە بە یەک باکلاجە نەسووتێ داوەشێ ئەی پۆری کوێر بێ یاخوا بلەیگە وا نەکا بە ساقەی چاو بێرە عوسمانکە کە تۆ بوومە دەمولوتیاو بێکە وەرە بابا ئەم هەتیوە شێتی کردم هاری کردم وەڵاهی ژیانی لێتاڵ کردم خۆنەی لە سجن لە ماڵەوە نییە مەتیوە دەوازی لێ بێنە چاوی دەرێ بە هەر لە سجن بێ سجن قوتابخانەیە بەشکم تۆزێ فێری شتیش بێ یعنی بلە لە قوتابخانەیە سجنە بەحساب ئای تەبعان هەزارەهای وەکو چۆتە سجنێ سەبەر بۆ عاقڵ بوو ئای خۆڕ بەسەر ئەو تەلەبانەی لەو سجنیان بە شەرەفم یان ساختە بن ئەرە خاڵە بەگەر بەڵێ تۆ لەوێ بزانێت لە چ سجنێ بێ واللهی بە مەزەنەی عەقڵی من بلە لەکوێ لە عەسابەکەیە لەوێ داناوە بەکر بەلێ عیبا بەس لێ بخرێنە لە کوڕە شێتخانەی چی لە هەرە گوتان عاقڵ کوورە ناشکوری نەبێ کامە ساقەکەیە ساقەکە ئەوە تا عوسمان دەی بە تۆ حیسێتم غەردامە و خێزانی من بەم لە جیاتی حکومت بلە گوناحەبی خەمە سجنەوە ئەی چی ئەبێ لە تەویلەیە داینێ ئەی ڕۆکاکەوە قیقێت و ئەیکەی باخوا عوسمان قسەکانە جوانە هابەر شێتی کردم وەڵڵا ئابڕی بردم هەل لەم شوقانەیە حەیام چووە تۆ بڵێ بلە لەکوێ بێ خاڵە بەکە سۆر بینیەکەی وەرە بابە کەری خۆم من خۆم ئەیناسم بای چەنە ئەمە کاکە تو خوا دڵیەوە بۆ کوڕە بڵێ وەرە بابە شێتی کردم ئابڕی بردم بۆ ماڵ هەیە گلەی لێنەوەی لەم هەتیوە والله خوا فرسەتە بە عوسمانە شەم بیللا خوش تێ بکە با لە بەر بێ وەرە حەد نەبێت وەڵام لە سجن نابێ بۆ خۆی جار وا باوگە تۆزێ بە ئیسراحەت کەین کاکە ناچمەوە سەر ئەو نانە هەتا بلێنێنەوە یەک نان ناکەم تۆ ئاخە دەوا نابێ ئاسیا کەیفی خۆتان کاکە با تۆزی مێشکمانی ئیسراحەت کە دەڕە والله عوسمانە زین چۆنە بەریەی باشترە زانی چۆن بکە من ئێستەر سەر لە یەکشت دەرناکەم ئەم هەتیوە لە پاسکیل نازانێ ئەم سایەی چۆن هێناو چۆن ئەم فەرتەنەی نایەوە هەی شێت یعنی چی باکر بەلێ ومن چی و پێ ئەڵێم بەغزاتی خوا ئیتر قبوڵی ناکەم عوسمان جان با لە سژ نابێ کاکە ڕەجاتان لێکم با لە سژ نابێ عوسمان جان قەناعەت ناکەم عوسمان جان مستحیلە بە ساقی چاو با بەربێ چۆن بەکر کاکە با لە سژ نابێ ڕەجال لێکم جارێ وازی لێ من ئەڵم بەربێ باشە بزانەوە چی وتیوە شەتی و کولی کردم لێرەوە ماڵە بە قوڕێجیە باشە هەتی لە پێڵم بێدەنگ چیە لە چی ئەڵێ با بەربێ خوا غاڵە بەکر باشە هەتی ئەزانین چۆن وەڵڵاهی بەکر نازانم قەناعەت ناکەم بەخوا بەری نایە بەری بێ باوگت باشە خوا بەری با بەخوا بەری نایە خوا باوگت بەری بێ باشتر بەکر کاکە بەری نایە ئێ ئاخر ئەڵم بەری بێ باشتر بەری نایە ئاخر بەری بێ آخر باشتر بەری نایە. بەری نەی باشە باشە بەریە 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 تۆش ماڵە بە قوڕنەجی لێ خۆم کوا گرتومی زیاڵاتی ناخۆشەکەی بەریە با نەجاتمان بابە بێ چی نەجاتمان بێ ئەم هەتیوە مانگێکی ئەمێنێ بۆ بەهار ئێ. ئیتر ئەینەن کەر هەڵەتی زێر لەو بوو. سەبزای بێنی وای ڕاستەکە ئەوە زۆر ئەوە هەر ئەو وانییە عوسمان هەیە گوڵەکە بینەوەی دیە تێگەشی هەیە ژیاکە نیاوای بە ساقەوی خەڵک یەتەوە لە ئێش ئیسراحە دەکا معلوم مردووەوە تا ئەفەرموو بەخوا ڕاست ئەزانین چۆن چەتی و کەوچکە شۆربا لێنێ تا چم لە حەمامەکە ئاوێکم بخۆ والله تۆ بەخوا لێ ناچی ناچی. وەڵام منش خۆمەشو من نەچم عوسمان لە جان بابە ماڵی خۆمە چی یاخکاکە منی ژیلاکەم بە ساقەم هەموو ژیانم ئاردە چاوەکەم ئەوە چیە و دەگەدەم ئارێ کاکە من ئەی شێلم پێ و ئێم ئەی برژێنم ریشم کردووە خاڵە بەکر وەرە بابە تۆ چوار ژێر پیاڵە قەژێ پێوەیە بە چوار سەعات لە حەمام ناگەڕێ ئەڵێ منشەئاش ئەی عوسمان جارێ بێ بچم هەڵچم خەریب بخنکەم ئەڵێ ئێسکانی سەگ لە قوڕی ژیرام من خۆم ئەچمە حەمام والله بابە ماڵی منە ئێ با ماڵی دوای باوکم من دەدەقەم پێ چێمە دەرەوە ئەری ئەو چی تاون دەنگە دەنگە من ئەسمە حەمام لە بەرەوەی نانوستان بۆ وەرە منە ڕۆمە وەرە هەتیم نەچی وەرە عوسمان ئەوە چی بەخوا ناچی وەرە والله شەستان ناچن بۆستن بۆستن نەڕێ خۆمە چم عوسمان وەرە کاکە ئەرێ چی دانا دەڕیز من کاکە ڕیزی پیا بەجیا ڕیزیش من بەجیا ئەوە چی کاکە هی ماڵەکەی من ئەگەر من پیاوە بم ناڵم یەک سەرم تێتە ژوورەوە دۆ تۆ بای بێتە دەرەوە هەستی هەستی بیکەرەوە بێ بە ژوور و هەزار شقەتی هەڵێم یەک دقە تەلەفونە بە قوربان دەبم دەست وەرە جەربان نیم بەشەخەنە بەزێرم دەخێراکە دێ چییە؟ وەڵا ئیداری ئێرێ ئێدە باشە دیڵە بزان چییە دێ ئەلەو سەر چاوەکەم ئەرە کاکە و فەوزایەت چییە کورە هەرچی جیرانەیە گلەی کردووە ئەرەوە چیەوە غەڵبە غەڵبە ڕۆحەکەم و فۆزهای لێرە نی احتیمال لە قاتی سەرەوە بێ کورە بابە هەموو جیرانەکانن ماڵی ئێوەیە ژمارەی دەرکەتان دیارە کاکە ئێوەن هەمویان شکاتیان لێ کردوڵی فۆزهای ئەمە هیچمان نەکردو عوسمان شەنەبازی داوای لێبوردەکەم لەگەڵ تۆ نیە بەخوا ئیدارە کاکە کەمێ ئوسلوب بزانن ئێرە شوخەیە خەڵک بێزارە بێ دەنگە دەنگ مەکەن چاوەکەم
باشە باوکم وعد بێتە دەنگ بەرز ناکەینەوە باشە؟ ئەو ئاخر جارە خەڵک گرەی هەبێ خۆتان چاکە دەیخوا حافظ والله يا حاجي جبابي کاتیان یەکرین بۆ واکەنەوە يخونا شو ێ بە قسە من چێکم یەک دەقە قسە نەکەن ها هەستی وەرە دەرەوە ئاقلانی وەرە دەرەوە کوڕی کوشتن یە پرسی باوکێ ژوورەوە ئێمە یەکەم بوو من خۆمە چۆم و ئێستا تۆ کاکە دەدەقەم پێچێت خۆتە شوی ئا لە خەبەری خۆش چییە؟ ئاو نەما نا والله ئەویتیانێ؟ تیانە هیچ والله من خۆم ناشم بەکو تۆ بڕۆ بخوا منيش حزم لحمام ليا اسيا توبر والله من خۆم ناشە من بێم زانین چۆن هینە؟ هەستی زانین چۆن ئاقلانی ڕاکە دوو دەبەی بەڕادی گەورە بە باوکە بێنە ئێستەوەرەوە بەڵا با پارم پێ نییە کورم پارە بۆچی تۆ لەو دراسیانە بێنە ئەی ئەجێی دراسە بەسەرجەم وڵا زۆر باشی لەگە بەر و دراسیاتە ئەومان بەنێ بەخۆ دراوسێ بۆ دەبێ ئەو ڕۆژێکی وانە بێ بۆچی باشە شکاتمان لێکە ئەخر ناچم نییە کوڕم ناچم. ئەی حەزی لە ئەندۆمی سەوز نییە تۆ کەلانی با ئەندۆمی سەوز سەگە خورێت ئێستا دێمەوە دەڕاگە دێ ئافەرم بەلە بە ڕوخسەتیەوە تەڵان ئەگەر هاو بەکرد ئاوەکانم بۆ بێنەوە بەگەرمی وڵا بووی نەبێت نباب ماشي شو بە چاڵی چاوت بەگەنی بر كاكا دبر محل بێبێت کەس بووی نەبە السلام عليكم باش يقول حاجة حلوين خوابي بابا فرموا توقيعك مملوك كم بظلم قربان بعيبين نبيت والله من امزاقش الناس انا ازين شو مثلا قال شو كمان ايش ما كسبه نكزيش بخا ايش بيه بس قال تجاري فرموا توقيعك مملوك كاكا يلا هناك بودس كلها توقيعك مملوك برس بلا تفضل فرموا جنابش توقيعك مملوك زور باش لسر زامندي همو لايك فايلة كذا دخين فرموا دتوان مرة دەست خۆش بە زۆر سپاس. بظلم قربان جان خوا قاليتو نقول دو سيرتي والله ضال لسه شان فرموا مرة دروا فرموا دبري من السجن قالوا حوريا فرموا برزم ضربا فرموا